عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت خوشحاڵ ماڵقێکی دیکە لە پرۆگرامی واری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا جیاواز لە پرۆگرامەکانی تر باز لە بابەتێکی تایبەت و گرنگ دەکەن کە هیچ مافی ئاژەڵانە لە ئێستادا وەک دەبینین بە تایبەت با بڵین ئاژەڵ کە سەگە بە ڕێژەیەکی زۆر لە ناو شار و شارچکەکاندا بڵاوبوونەتەوە ڕێژەیەکی زۆرن کە هاوڵاتیان زۆرجار گلەیەکەن لە بارەیانەوە بەڵام ئەم ئاژەڵانە بێسەرپەرشت و بێلانن دەمانێت گفتوگۆ بکەین لەم بارەیەوە ئایا چی بکرێ بۆی کە ئەم ئاژەڵانە بێلانە نەبن یا خۆت گرنگیان پێ بدرێت و زیانیان نەبێت بۆ هاوڵاتیان بە میوانداری ئەم مامۆستا هێمن کەلاری کە بەڕێزیان چالاکانێکی مەدەنین و خۆبەخشانە کار دەکەن بۆی کە هاوکاری ئاژەڵانی بێلانە بکەن بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. کاکی من زۆر بەخێبێت. زۆر سپاس بەڕێزی سپاس. زۆر خۆشحاڵم کامڕۆ لەگەڵمانی. مامۆستا مامۆستا ئەوەی من بزانم و ببینم بەڕێستان هاوکاریکی زۆری ئاژەڵانی بێلانە دەکەن. چۆن بوو دەستان بەم کارە کرد؟ ڕاستی ئێمە کۆمەڵێک کەسی خۆبەخش بووین هەستاین بە ئەنجامدانی ئەم کارە. بیدایەت چەند کەسێکی کەم بووین دوای وەکو گروپ دروست بوون. پێک هاتی لە 7 کەس. ئەم 7 کەسە ئەرکی سەرشانمان بەڕاستەکەی ڕۆژ بە ڕۆژ قورسرە بوو کردمان بە جەدوەل ئێمە زیاتر ئەرکی ئاژەڵەکانی پارکەکەی هەواری شارمان گرتە ئەستۆ کە ڕێژەیان زیاد لە 200 سەگ زیاترە بوو کە بێ بۆ بێچەکان شیرمان حاضر دەکردو بۆ گەورەکانیش خواردنی ئەسقان و گۆشمانە برد لە مەعمەلەکان ئیتر ئەمە وای کرد ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی سەگەکان زیاتر بکات ئێمەش هەر ڕۆژی یەکێکمان ئەڕۆشتین هەڵەسان ئەنجامدانی ئەو کارە هەموو خەرجی ئەو شتێکە ئەمان کرد لە ئەسوی خۆمان بەڵێ کەواتە هەر لەناو باڵین پارکی هەواری شاردان ئەو ڕێژە زۆرە هەبوو ڕێژەیەکی زۆر لە ناو پارکەکەیە بوو چونکە هەر کەسێک بۆ نمونە سەگێک لەبەر دەرگای بووایە بێچووی بکردایە ئەیبر بۆ پارکەکە لە پارکەکە دای ئەنا سەگی پارکەکە مەحدودە یعنی ئەگەر بێت و من و یان بەڕێزت یان هەر کەسێکی تر خواردنی بۆ نەبا هیچ شتێک نییە بیخوا چونکە چوار دەوری پارکەکە تەلبەن کراوە کە تەلبەن کراوە چاوەڕێ دەستی من و تۆکەن من وەکو خۆم هەموو ڕۆژێک سعات تقریبی 5 بەیانی ڕۆشتم بۆ مەعمەل هەندێک جار بە پارە وەرمانەگەر هەند جار بە خۆڕایی یعنی بەناڕەحەت خواردنەکەمان دەسەکەوە زیاد لە 60 بۆ 70 کیلۆ گۆشت و ێسقانمان بۆ ئەو سەگانە دابی نەکرد بۆیانمانە برد بۆ بێچۆکانی شیرمان دابی نەکرد ئێتر ڕێژەیەکی ئەوانی کە لەگەڵ مناکاریانە کرد زیاتر خانم من یعنی بۆ نمونە ئافرەتن پیاوی بەڕێزمان هەیە و ئیشکەریشمان هەیە کە ئەو کارە ئەکەن بەڵام ڕێژەکەیان کەمە ئیتر وەکو جەدولمان لێ کرد و هەر ڕۆژ یەکێکمان بووین تایبەت نەبوو پارکی هەواری شار بە کامل ناو شاری سلێمانی بە تایبەت ئێمە بۆ ناو پارکەکەی هەواری شارە و حەولەمان دەست پێ کرد و خۆبەخشانیشمان تیا کرد پێم وابێ کاتی بێچووکردنی ئەو ئاژەڵانە کاتێکی مەحدودەوە نیە؟ بەڵێ کاتێکی مەحدودە بەڵام ئەم ساڵ بە تایبەتی ڕێژەیەکی زۆریان مردار بوونەوە بەهۆی نەخۆشی پاربۆ دیسەمبەرەوە کابش نەخۆشیێکی کوشندەیە وەکو نەخۆشی سەرەتان وایە چارەسەری نییە بۆ نمونە ئەگەر تووشی و نەخۆشیە بن لە 190یان مردارە بێتەوە و یانە دەسەوێت هۆکاری و نەخۆشی چی بوو؟ هەتا ئێستا نەخۆشەکان تهدید نەکرا وەکو نەخۆشی سەرەتان وایە یعنی چارەسەری نییە تووشی بن لە 190 بۆ 95یان مردارە بنەوە ئەو نەخۆشیە لە ناویاندا دەگوازرێتەوە؟ بەڵێ بۆ نمونە ئەگەر سەگ بن لە شوێنەکە ڕێژەیەکی زۆریان تووشە بێ ئەگەر فریان نەکەوی هەمویان تووشە بن هەمویان گیان نەدەسێت باشە ئەو نەخۆشیانی کە لە ئاژەڵدایە بەپی زانیاریەکانی بەڕێستان مادەم لە بەو کارەوە نزیک بن و ئەو کارە بکەن ئەبێ زانیاریەکیشتان هەبێ لەبارەیەوە زیانی بۆ مرۆڤ نییە؟ نە هەتا ئێستا هیچ نەخۆشیێکی گوازراوە نییە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ ئەگەر لە کاتێکە خوا نەخواستە کەسێک بگەزێ؟ چۆن ینی گاز لە هاوڵاتی بگرێت لە کەس منداڵێک سەگی هار ئەوە سەگی ماڵانە وەکو من بەرکەوتم هەبێ لەگەڵیانە ئەوە 4 ساڵە بۆ 5 ساڵ بێ من ئەو کارێ ئەەکەم هەتا ئێستاکە ئەگەر ئازاری ئاژەڵێک نەیە ئاژەڵەکە ئازارت نایە بەڵام ئەوە سەگی ماڵانە کە ئازاری کەسەکانەدەن پێڵەن سەگی دەڕێ خود ئاژەڵی ئەوانش برسیەکرێن لەلایەن خاوەنەکەی و برسیەکرێ بۆ ئەوەی بۆ منە کەسێکی نەخوازرا و چووە سەر ماڵەکە یان شتێک پەلاماری بات و ئازاری پێ بگەینە بەس وەکو سەگی ناو شار مەگەر زیاد لە حەد برسی بکرێت و ئازار بدیرێ پەلاماری کەسێک بات ئەو ئاژەڵانە کە پاڵین برسی ئەکرێن ئەمە لە ڕووی ویژدانیەوە لە ڕووی مرۆڤایەتیەوە کارێکی باشە؟ بەڕاستی ئاسی سەقافەتی تاکێکی
کورد کە ئێستا من لە خۆمە دەست پێەکەم جارێکان زۆرمان ماوە بگەن بە ئاسی کەسێکی ئەوروپی ئێمە تووشی ڕخنەی زۆرە بینەوە تووشی کێش و مەشاکیل زۆرە بینەوە ڕاستی لەم من وەکو خۆم خواردنم ئەبرد لەگەڵ گروپەکەمە بۆ ئاژەڵەکان بەڵام لە هەمان کاتدا تۆ توانی بەخێوینەکەیت بەڵام ئەکرێ ئازاریشی نەدەیت منیش هەموو کات قسەی بەڕێز دەکەمەوە ئەڵێم ئەگەر ناتوانانی بۆ نمونە تیکەنانێکی بیتێ یان تیکە ئاوێکی تۆزێک ئاوی بیتێ ئازاریشی مەیە ئێستا بۆ من هەموو کاتێک هیچ کاتێک ئەم بێدەبێ ناکەم من سەگێک مەقارنە بکەم بە مرۆڤێ بەڵام هەموو جارێ بە کەسێک ئەڵێم ئەگەر تۆ ڕۆژێک لەسەر جادە بخەویت و نان نەبێت و ئاو نەبێ بیخۆیت و خەڵک بەرد تێبگرێ پەلاماری خەڵک نایی ئەم سەگە لەم پۆڵانیە جاران دەوروبەری شار هەمووی ئەم سەگانی لێبوون ئێستا کەس دەوروبەری شاربوو بەڕێز داگەدار بیت تەلبەن کراوە کە تەلبەنیش کراوە سەگەکان ناشارن داخلی ناو شارەکان بوون ناو کۆڵانەکان بوون کۆڵانەکانی زۆربەی زۆری ئاسی سەقافەتی ئەوەی تێ نەگەشتووە لەبەر من ناڵێم لەبەر خواتووە بۆ نمونە نیوەڕۆ ئێوارە ژەمەنانێکە دی ئەمێنێتەوە ئەگەر سەگ لە کۆڵانەکەتە هەیە بیکەرە ناو قاپێک و لەبەر دەرگا داینە ئیخوا ئەگەر بێت و نییە لە سەربان داینە پەلەوەرێک سوودی لێبینە بەڵام ئەوەش ناکرێت خۆی ئاژەڵ دۆستی بەس تەنها سەگ ناگرێتەوە هەموو پەلەوەرەکان هەموو گیاندارەکان ئەگرێتەوە نێتۆ ئەگەر قومێ ئاو ینی پەرداخی ئاودانی لە سەروانەکەی خۆدا پێم وا بێ کە شتێکی زۆر ئاسان و گران نییە چۆلەکە و باڵدارەکان ئەتوانن سوودی لێ ببینن بەتایبەت لەم گەرمای هاوینەدا بەدڵنیایە بەڵام ئێستاکە کەس یعنی ڕێژەیەکی زۆر کەم ئاژەڵ دۆستی لایک و کۆمنت و ینی قسە زلمان زۆرە بەڵام کە ئەگاتە واقعەکە ئەوە نابینە بۆ نمونە سەگێک لەسەر ئەو جادە سیارە لێ ئێات کابرەوە دانی کابرایی سایق بئیژدان یعنی هیچ ڕەحمێکی بەرامبەر بە ئاژەڵ نییە بەڵام کەسێک هەن بە ناوی ئاژەڵ دۆستەوە ئێستا بۆ نمونە سێک گروپ هەیە گرۆپی پاکۆ هەیە کە دکتۆر لاڤین سەرپەرشتیەکە گروپێکەکەی بە ناوی ژینگە دۆستیەوە گروپێکەکە بە ناوی ئاژەڵ دۆستیەوە یەک چیەکات دانیشێتم سەگە بۆ نمونە قاچی شکاوە خوێن لە قاچی ئەچۆڕێت هەست بە ئازارەکە باوەڕ کە هەر سەگێک وەکو من ئازارە چێژەیە وەکو من سۆزی بەرامبەر چۆن من بڵێم بەرامبەر خوشک و براکانمەیە ئەوش بەرامبەر بێچۆکەی هەیەی سەگ هەبووە بێچۆکەیم ئاوا لێ کردووە زیاد لە 30 متر بە دوامە ڕۆشتووە لەبەر خاتری بێچۆکەی چیەکە دانیشێت ڕسمێکرێ ڤیددیۆیەکات دەڵێ کەسێک بێت هاوکاری بکات ئەی باش ئەو کەسی کە هاوکاریەکات وەکو بەڕێزت نییە ئەگەر تۆ توانای هاوکاریکردنت تێ هاوکاری بکە ئەگەر توانای هاوکاریکردن چ نییە ڕسمی مەگەرە ڤیددیۆی مەکە بۆ خەڵک ئەم دیاریدەیە زۆر بووە ینی بەڕاست ئەم دیاردەی ڕسم گرتنەوە ڤیددیۆکردنە بۆ شتی تریش زۆرەکە بەداخەوە ینی بۆتە دیاردێکی زۆر ناشرین ینی جۆرە بڵاوکردنەوە جۆرە ڤیددیۆیەک و جۆرە وێنەیەکە بەداخەوە لە سوۆسیال میدیا زۆر ناشرینە بەڕای من ئەکرێ باس لەوە بکەین ئەو کەسانی کە ئاژەڵ دۆستن لە ماڵەکانی خۆیاندا ئاژەڵێک پابلین ڕدەگرن ئەمە ئەچێتە قالبی مرۆڤ دۆستی و ئاژەڵ دۆستیەوە پێم وابێ لە ئێستادا هاوڵاتیان زۆر با بڵین ئاژەڵ و باڵندە لە ماڵەوە ڕدەگرن بە تایبەت سەگ و پشیلە و باڵندە با بڵین دیارەکان تووتیە کۆکتێل لە چزانم ئەو بابەتانە ئەمە بەشێکی کەم هاوکاریە و ئاژەڵ و باڵندانە ئەکات ڕاستەکەی ئێستا بۆ نمونە سەگ یان پشیلە چونکە بۆ نمونە خەرجیەکی وهای نییە یعنی داهاتێکی بۆ ئەو کەسە دروست ناکات وەکو سەگی بێلانە و پشیلە کەم کەس هەیە بیگرێتە ئەستۆی خۆی یعنی بۆ نمونێسە پشیلەش لە ماڵەکە ئەگرێتە ئەستۆی خۆی زیاتر پشیلەی زیینەیە بۆ جوانەکانن یان سەگێک بۆ نمونە بە هەمان شێوە بەڵام وەکو سەگی بەڕەڵا کەم کەس هەیە بیگرێتە ئەستۆی خۆی ڕێژەیەک هەیە هاوکاریەکە بەڵام ئەو ڕێژەیەشە زیاتر خانمان هاوکاریەکەن ڕێژەی پیا و زۆر کەمترە تاوەکو لە چاو ڕێژەی خانمانە ڕاستە باشە ساڵانی پێشتر سەگ لە گوندەکان زیاتر دەبینرا یان خۆت ڕادەگیرا بۆ پاسەوانی ئەو بابەتانە بەڵام ئێستا لە شارەکاندا ڕێژەیەکی زۆر هەیە چی بکرێت چه هەنگایەک باشە بۆی کە وا بکات یا خودت ڕێژیان کەم بێتەوە یاخود لانەیەکیان هەبێ ئاوا لەسەر جادە و لە گەڕەکەکانە نەبینرێت ئێمە چەند ساڵە یعنی چەند جارێ داواکاریمان کردووە چارەسەری ئەم سەگانە تەنها نەزۆکردنیانە بەداخەوە حکومەت زۆر بێخەمەلی ئێمە هەموو کات خزمەتیانمان کردووە لە ڕووی پلانە دروستکردنەوە لە ڕووی بۆ نمونە ئەگەر ئازارێکیان پێچەشت بێ ڕۆشتین بردیانمە بۆ لای دکتۆر یعنی لە هەموو ڕێکەوە هاوکاریانمان کردووە بەڵام هاوکاریکردنەکەی ئێمە ناگاتە ئەوەی کە نەزۆک نەزۆ بۆ نمونە هەر سەگێک کە بێچووی ئەبێت بەلایانی کە منۆ بێچوێ بێ ئەی تۆ نۆ بێچووە گەورە بێت
داخلی کوێ بێت بۆ منە دەرەوەی شارەکان هەمووی تەلبەن کراوە حتممە لە ناو شارەکان ئامینێتەوە شڵتەرێکیان دروست کرد بەڕاستی من یەکەم جا ڕۆشتمە ئەوێ یعنی من ناوم ناکوشتارگە کاکە من با پێکەوە بینەری ئەو چەند پارچە ڤیددیۆی بەڕێستان بین کە هاوکاری ئاژەڵانی بێلاناکەن دوایە چینە سەر بابەتی ئەو شەڵتەرێک کە دروست کرا ئایا چۆنە ئەوە چۆن بەرداوام بن و چی بکرێ باشە پێکەوە بینەرەبین. دووبارە سڵاتان لەبێ عزیزانی من کاکە من وەک بینیمان لە پاشە ڤیددیۆیانەدا بەڕێستان هاوکاری ئەو باڵێن سەگە بێلاناناکەیت لە ڕێگەی دروستکردنی لانەیەکی بچووک بۆیان ئەم بیرۆکەیەت چۆن بۆ هات و بەتایبەت پێما بێ ڤیددیۆکان زستان و بەفربارینیشی تێدایە من وەک دەستم مایە ئەم کارە بڕیارمدا بە هەموو شێوەیەک من خزمەتیان بکەم گوێن بە سەرماوگەرمانیا باوەڕکە ڕۆژی وا هەبووە من ڕۆشتوم خواردن و بەشایەتی زۆر کەس خواردنم بۆیان بردووە نێرانە بۆیان دروست کردووە دەستەکانم ئیشی نەکردووە ینی بەستێتی ئەمەنە سەرمان بووە یان لە ڕۆژێکە گەرمایەکی زیاد دەحەت بۆ من ئیشان بۆ کردو لە ناو شاری سلێمانیە لە هەر شوێنە هەر کەسێ پێویستی بە من بێت ناڵم 100% من ئەو کارم کردو بەڵام بەپی توانە چونکە خەرجی هەموو خەرجەکەی لە ئەستۆی خۆمە بۆ نمونە کولانەیەک دروستەکەی خەڵ بە شتێکی بەسیط تێگا هەر کولانەیە سێ پالێتە من ئەم کڕی بە 11,000 هەروە بێتەوە لای لۆ نەشینەکەی سەری و ئەمە کڕی بە 7,000 یعنی هەر کولانەیەک تێچۆکەی 25,000 کرد ئەمەیشە لە ئەستۆی خۆم بوو هیچ کەسێکیش نییە هاوکاریتکە یعنی ئاژەڵ دۆستی من وتومە بە کەسی خۆبەخش ناکرێت کەسێکی ئەوێ یعنی لە ڕووی مادیەوە هاوکاری بکرێت ساڵێک 2 ساڵ 3 ساڵ کە توانیت ئێتە دوایە وردەوردە پاشەکشەکەی ئێمە بۆ نمونە گروپێک من 7 کەس بووین بەردەوام بووین ئێستش هەر بەردەوامی بەڵام دابڕاوین لە یەک بەجیا ئیشەکەین بە هەریەکە بۆ خۆتان هەریەکەمان بۆ خۆمانیش کاکە من بەسی شەڵتەرگەیمان کرد کە دروست کرا بوو بە ئاژەڵەکانیان بۆ بەر یاخۆ سەگەکانیان بۆ برد ئێوە چوونەتە ئەوێ بەڕاستی من چوومەتە ئەوێ من کە ڕۆشتمە ئەوێ یەکەم جاریشە قسەیەمە کردو ئێستا شەرم قسەیەکەم شێڵتەر نییە و کوشتارگە بوو دروست کرا شێڵتەرێک کە دروست بکرێ ئەبێ هەموو بەرنامەیەکی داڕشکراوی بۆ دابنرێ من ڕۆشتمەوەی یەک کولانیتیانە بوو بەڕێز دکتۆر لاڤین تەلەفۆنی بۆ من کردوتی کولانیتیانی وەرە کولانی بۆ دروستکە لای لۆ نەشینەکانی لە ئەستۆی دکتۆر لاڤین بوو پالێتەکانی ژێریشی لە ئەستۆی چنارخانی بەڕێز بوو بەڕاستی کەسێکی خانمێکی زۆر بەڕێز و ئاژەڵ دۆستە دروستکردنەکەشی لە ئەستۆی من بوو یعنی ئەم چەند کولانەیەکمان دروست کردایە ئێستش بڕۆ سەیری کە یەک داریتیان نیە تۆ لەم گەرمایە لەبەر سپلێتای تحملی ئەم گەرمایە ناکەیت ئەو سەگانە لە بڕۆ لەبەر ئەو خۆرە بێچوون بینیوە بەدەم سەگەکەەوە بووە سەگی تر پەلاماری یا خواردێتی یعنی لە مەجالێکی کەمە بۆ نمونە 50 مەترێکا 200 سەگی تایە وەک خۆتان بینیتان لە ڤیدۆکانە بڵاو بووە سەگێکی زۆر زۆر لێ کوژرا ئێمە چەند ساڵ خزمەتیانمان کرد بردیانە شێڵتەرەکە یعنی جاران نیانەتوانی بۆ نمونە کۆیان بکەنەوە بیان کوشن ئەم شێڵتەریان دروست کرد بۆ کۆکردنەوە سەگان و کوشتن و لە ناوبردنیە بەڵام وەکو دروست کرا و بەڵام کۆمەڵێک سەگیان بۆ بەر بەڵام هێشتا ینی لە گەڕەکەکاندا کۆمەڵە سەگێکی زۆر زۆر دەبینرێت هێشتا ئەو کۆکردنەوەیش بەپێ پێویست نەبوو ڕاستیەکەی ئەو مەساحی کە بۆ دانراوە بۆ ئەو سەگانە ڕێژ مەساحەیەکی زۆر زۆر کەمە یعنی بۆ نمونە ئەگەر شوێنێک 50 مەتر بێ 100 سەگی تیادان بنرێ کردوانە بە 200 سەگ ئەمەیشە ناکری ینی
دەشتێکی ئاوا گەورە تو ئەبێ بەرنمەیەکی کاملدا ڕژرایی بۆ دابنی لەم ئاخیریە بە هاوکاری کۆمەڵی خۆبەخش شوێنێکیان بۆیان دروست کرد بۆ ئەو کەس بۆ سەگانی کە نەزۆکەکرێن بۆ سەگانی بۆ منەکە مندامن یان وەکو سەگانی کە پێویستیان بە چارەسەرکردنە ئەو شوێنانیان بۆ بیدایەت ئەمە نەکرا ئەمە هەمووی لەسەر ئەرکی خۆبەخش کرد. زۆر زۆر سپاس بۆی کامڕۆ بینێت لەگەڵمانە بوو بۆم پرۆگرامە هیوادارین کە هاوڵاتیان بەگشتی بتوانن هاوکاریان بکەن بۆ ئیلانی کەم لە گەڕەکەکاندا نەمێنن و ئەو ترسێ هاوڵاتیانیش بڕەوێتەوە لە ئاست ئەو سەگانەدا و لایەنی پێویست دیاریش بەڕاستی پێویستە خەمێک لەم بابەتە بخوات. سپاس دەکەم کە تۆ خۆبەخشێک ئەمڕۆ لەگەڵ ئێمە لە زۆر بەڕێزی سپاس بۆ بەرنامەکەت هیوادارم تکایەکم لە هەموو ئاژەڵ دۆستانی وانەی کە ئاژەڵ دۆستین ئەگەر ناتوانانی هاوکاری بکەی بەڕاستی ئازاری مەیە ئەگەر تیکەنانێکت لێ ئەمێنێتەوە لەبەر دەرگاکە داینێ با بیخوات یان و خل لە سەربان داینێ بیخوا تکایە بابەز بێت ئازاردانی ئاشەڵان. زۆر سپاس بۆ بەرنامەکەت و سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس جارێکی تر بێگومان دەتوانین ئەگەر لانی کەم ناتوانین هاوکاریان بکەین ڕێگە بە منداڵەکانمان نەدەین ئازاریان بدات. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش.